ڕێکخراوی هەڵوێست یەکەم راپۆرتی خۆی لەبارەی چاودێریکردنی ژمارەیەک بەڕێوەبەرایەتی پارێزگای هەڵەبجە بڵاو کردەوە. بە پێی ئەو زانیاریانەی کە لە راپۆرتی شەژمانگ یەکەمی بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە و تەندروستی و شارەوانیەکان و دیوانی پارێزگا خستویان تەڕوو جگە لە کەمی فەرمانبەر و بەڕێوەبردنیان بە شێوەی وەکالەت تەنها بەڕێوەبەرایەتی تەندروستی نەبێت ئەوانی دیکە لە بینایی کرێدان. دواتر ئەم راپۆرتانە ئێمە نسخی لێ ئەنێرین بۆ لایەنی پەیوەندیدار و پێیان ئەڵێن ئەم بارودۆخی فەرمانبەرانە لە پارێزگای هەڵەبجە. راپۆرتی دووەممان هەیە، لە راپۆرتی دووەمە بە دوواداچوون بۆ ئیشوکار و چالاکی و بەش و هۆبەکان لە فەرمانگەکانە ئەکەین و دواتر دەستنیشانی لایەنە بەهێز و لایەنە لاوازەکان ئەکەین لەگەڵ کۆمەڵک ڕاستپاردا لە راپۆرتی دووەمە بڵاوی ئەکەینەوە. کەمی فەرمانبەری پێویست و پسپۆڕ کێشەی سەرەکی بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای هەڵەبجەیە کە لە ئێستادا بەشێکیان تەنها چەند فەرمانبەرێکیان هەیە. بە پێی راپۆرتی بڵاوکراوی ڕێکخراوی هەڵوێست بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی هەڵەبجە پێویستی بە 127 فەرمانبەر و پسپۆڕی هەیە، بەڵام ئەو بەڕێوەبەرایەتیە تەنها 27 فەرمانبەری هەیە. دیوانی پارێزگای شارەکەش لە راپۆرتەکەدا هاتووە پێویستی بە 296 فەرمانبەر هەیە کەچی تەنها 66 فەرمانبەر کارەکان ڕادەپەڕێنن. حکوومەتیش زیاتر دەستکراوەتر بێ کار لەسەر فەرمانبەری پسپۆڕ بکات و ئیتر بەسە واز لە خزمایەتی و واز لە تەعیناتی بێسەر و بەرە بکرێت لە کوردستانە. بۆیە پێویستە ئەو ژمارەیەکی زۆر دانەمەزراومان هەیە کە خاوەن پسپۆڕ و بڕوانامەی پلە باڵاکانن پێویستە ئەوانە دابمەزرێنرێن و سوودیان لێوەربگیرە لە داهاتوە پێشخستی ئەم پارێزگاوە. خاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستیەکەی ئێستا ئەبینی زۆربەی فەرمانگەکار کە تەوزیعاتی کار زۆر کەمە لە فەرمانگەکانە. فەرمانگەی وا هەیە ئەگەر ڕۆژێک فەرمانبەرێک نێتەوە سێرەکی کاری شارێک ئەوەستە لە بەرەوەی کەسێکی تر نییە بەدیل شوێنەکەی کار بکات. بۆی ئەمانە گرفتەکانن کە لە کوردستان بەگشتی سەری هەڵداوە. بۆی پێویستە ئەمانە ڕۆ چارەسەرکردن بچێت تاکو بتوانێت کار و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکێت بۆ واز لە بەتاڵی مقەنعا بهێنێت لە فەرمانگەکانە. ئێمە ڕاستە زۆربەی فەرمانبەرمانەیە، بەڵام ئایا لە ڕووی سەعاتی کارکردن و لە ڕووی بەرهەمیانەوە تا چەند توانیویانە سوود بە حکوومەت بگێنن. هاوڵاتیان و چالاکانی کۆمەڵی مەدەنی هەڵەبجە دەڵێن دامەزراندنی بەلێشەوی حیزبیانە وای کردووە نادادپەروەری لە ژماری فەرمانبەری بەشێک لە بەڕێوەبەرایەتی و دامەزراوەکانی حکوومەت دەبێت. ئەوەش کاریگەری خراپی لەسەر بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیان هەیە. پارێزگاکەش سەرەتا هەیکەلێکی ئیداری تۆکمەی بۆ دانەنراوە و بەڕێوەبەرایەتیەکان بە شێوەی پلانی ئیداری فەرمانبەری پێویستی بۆ دانەمەزرێنراوە. وێڕایبوونی هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگە و پلەی باڵا لە شارەکەدا کەچی بەڕێوەبەرایەتیەکان بەدەست نەبوونی فەرمانبەری پێویستەوە دەناڵێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.